هاتوومەتە پارێزگای هەڵەبجە. ئەو پارێزگای کە ئێستا حکومەت هەرێمی کوردستان زۆرترین پرۆژەی خزمەتگوزاری لە سێکتەرە جیاوازەکان بۆ دابین کردووە. تەمەنی ئەم کابینەیە پاڵپشتی بەرهەمی کشت و کاڵی کراوە لەسەر چەندین تەوەر کاری باش کراوەی کە لەوانەیە کەناردەکردنی بەرهەمەکان بۆ دەرەوە. ئەمڕۆ ڕۆژێکی مێژوویە کەوا سەرۆکی حکوومەتمان بینی زۆر خۆشحاڵ بوون بۆی کەوا توانیمان لە نزیکەوە بەرهەمەکانی خۆمانیانی پێ بناسیێنین. کە سەرۆکی حکوومەت بێتە ناو جوتیارەکان ناو فەلاکان زیاتر پشت ئەسوورە بن بۆ ئەم بەرهەمە جوانەی ناوخۆ. هەستەکەی لە تەمەنی ئەم کابینەیە کەرتی گەشت و گوزار یعنی بەرەو پێشچوونی بەخۆیەوە دیوە گرنگی پێدراوە لەلایەن حکوومەتەوە. بە دڵنیاییەوە پاڵپشتێکی باشە بێ دەرگایەکە بێ لەسەر جەم وەزارەتەکان لە ئاستی ئەنجومەنی وەزیران نوێیەکی تایبەت بە ناوچەکەمانە درێت. ئەو پرۆژانی کە زۆر گرنگن بۆ پارێزگای هەڵەبجە کاری لەسەر کراوەکو حکوومەت هەرێمی کوردستان. بەردی بناغەی پرۆژەیەکە بە ناوی سایلۆی هەڵەبجە هەنگاوێکی جددی و باشە بۆ بژانەوەی ژێرخانی ئابووری کشت و کاڵ کە لە هەڵەبجە گرنگی هەیە. دەستپێکی ڕۆژێکی نوێیە هاتوومەتە پارێزگای هەڵەبجە. ئەو پارێزگای کە ئێستا حکومەت هەرێمی کوردستان زۆرترین پرۆژەی خزمەتگوزاری لە سێکتەرە جیاوازەکان بۆ دابین کردووە. تەنها لە ماوەی 4 مانگدا 2 جار سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بە کۆمەڵە پرۆژەی گرنگ و استراتیژیەوە سەردانی ئەم پرۆژەی کردووە. ئەو پرۆژانەی کە خزمەتی ئەم پارێزگایە دەکەن چین چۆن بودجەیان بۆ تەرخان کراوە. مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنامەیەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەین. خاڵم جارێکی تر دەرفەتیەوەمان بۆ ڕەخسا کە بینەوە خزمەتی خەڵکی خۆشەویست و نیشتیمان پەروەری هەڵەبجە بۆ دانانی بەردی بناغەی پرۆژەی سایلۆی هەڵەبجە کە پێویستە لە کاتی خۆی و بە پێی مەرج و پێوەرە نێودەوڵەتیەکان جێبەجێ بکرێت و بخرێتە خزمەتی خەڵک و جوتیارانی ئەم دەڤەرە. دروستکردنی ئەم سایلۆیە بەشێکە لە پلان و بەرنامەکانمان بۆ زیاتر خزمەتکردنی جوتیارانی ئەم دەڤەرە وە گرنگیدان بە کەرتی کشت و کاڵ. کەم ناوچەیە لەمڕۆوە زۆر دەوڵەمەندە و بێگومان ئەنجامدانی پرۆژەی کشت و کاڵی و پیشەسازی یان گەشت و گوزاری لەم ناوچەیە سەرەڕای ئەوەی دەبێتە هۆی زیاتر بژانەوەی ئابووری و جموجۆڵی بازرگانی دەرفەتی کاریش بۆ خەڵکی ئەم ناوچەیە دەستەبەر دەکات. لەمڕۆوە هەرچی لەسەر حکوومەت بێت لە پێناو خزمەتکردنی خەڵکی ئەم پارێزگایە درێغی ناکەین. هیوادارم هەڵەبجە و کوردستان بەگشتی هەمیشە هەل لە گەشانەوە و پێشکەوتن و ئاوەدانی زیاتر دابن. زۆر زۆر بەخێر. شاری هەڵەبجە باخا ڕەنگا و ڕەنگەکەی کوردستان. ئەو شارەی کزەبای فێنک و خوڕەی ئاو و تامی هەنار پێناسەی دەکات. هەنگاو بە هەنگاو لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەی نۆیەم گرنگی زیاتری پێدەدرێت. لە نوێترین کاریشدا کردنەوەی سایلۆی هەڵەبجە و سەردانیکردنی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە. یەکەم جارە لە تەمەنی حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکوەزیرانێک لە نزیکەوە گوێ لە جوتیاران و تەماشای بەرهەمە کوالیتێ بەرزەکانیان بگرێ و لە نزیکیشەوە ئەو بەڵێنەیان پێ بدە کە هەردام حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتی بەرهەمی ناوخۆ و بەرهەمی جوتیارانە. ئەمڕۆ ڕۆژێکی مێژوویە کەوا سەرۆکی حکوومەتمان بینی زۆر خۆشحاڵ بوون بۆی کەوا توانیمان لە نزیکەوە بەرهەمەکانی خۆمانیانی پێ بناسیێنین. ئەمە هاندانێکە بۆی ئەمە کەوا بتوانین زیاتر بە گرنگی بە بەرهەمەکانمان بدەین. بەرهەمی ناوخۆیی پاڵپشتیەکە هیوادارین کەوا لە داهاتوودا هاوکاری زیاترمان بکات و گرنگی بدات بەم بەرهەمانە. بە دڵنیاییەوە ئەم هاندانە کە چوونە دەرەوەی بەرهەمەکان وا ئەکات کە جوتیار زیاتر گرنگی بەمە بدات. ئەگەر پاڵپشتی زیاتر بکات حتمما جوتیار دڵخۆش
دڵخۆشە بێ جوتیار گرنگی پێدات و ئاکات ئەمیش بەرهەمانێکی ناوازە و زۆر جوان خاتە بەردەم خەڵکی و بەردەم حکوومەت و بەڵدەم ڕایگشتی. ئەمەوە ئاکاکەوا جوتیار گرنگی بەمە بدات و ئاکاکەوا سەرۆکی حکوومەت جارێکی تر بێتەوە ناو خەڵکی و وا بکات جوتیارەکان دڵخۆش بکات. ئاستێکی خۆش بوو دیارە سەرۆکی حکوومەت کە سەردانی هەڵەبجەی شەیدی کردووە بۆ لای جوتیارەکان و بەبەردی بناغی سایلۆ زۆر دڵخۆشی زۆر دڵخۆشین بەڕاستی کە سەرۆکی حکوومەت بێتە ناو جوتیارەکان ناو فەلاکان زیاتر پشت ئەسوورە بن بۆ ئەم بەرهەمە جوانی ناوخۆ ئەم بەرهەمە فرێشە کە بیدەن بە میلەتەکەی خۆیان و زیاتر دەسی ماندووبوونیان هیلاکەکەن لە بەرەوەی حکوومەت پشتگیریان بێ لە بەرەوەی سەرۆکی حکوومەت کە دێتە ناو فەلاح پشتگیرترە بێ مامۆسایە گوانەکەی بە تەلەبەیەک ئەڵێ تەلەبەکە زۆر خۆشحاڵەکە ئێمە سەرۆکی حکوومەت بێتە ناومان چۆن خۆشحاڵین بەڕاستی پڕ بەدڵ پێمان خۆشە زۆر بە گەرمیش بە خێراتنمان کردووە بۆ شارەکەمان بە گەرمی بە خێراتنیەکەی سەرەتا بەخێر بێ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پارێزگای هەڵەبجە بۆ بەسەرکردنەوەی فەلاحەکان بەخێر بێ سەر چاومان بەهاتی دڵخۆشین بەڕاستی ئەمانەوێت جا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتی فەلاحەکان بکات بۆ بەرهەمەکانی دەرەوە نێتە ناو وڵاتەکەی خۆمان تا بەرهەمەکانی خۆمان ساقێنەوە. پرۆژەی سایلۆی هەڵەبجە لە ماوەی 2 ساڵدا تەواو دەبێت. توانای عەمبارکردنی 400,000 تۆنی هەیە. بودجەی تەرخانکراو بۆ ئەم پرۆژەیە 27 ملیار دینارە. پاڵپشتیکردنی کشتتوکاڵ و بەرهەمی ناوخۆ و کەرتی گەشتیاری لە کارە لە پێشینەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بووە. بەو پێش گرنگێکی تایبەتی بە ناوچەی هەڵەبجەداوە. دەبینین خودی کەسی یەکەمی حکوومەتی هەرێمی کوردستان لە نزیکەوە دەیەوێت لەگەڵ جوتیارەکانە قسە بکە ئەوانیش بەرهەمەکانی خۆیان نمایش کرد و عرزکە ئەمە چه گرنگیەکە چه پاڵپشتیەکە بۆ بەرهەمی ناوخۆیی لە هەرێمی کوردستان و بە تایبەتیش لە پارێزگای هەڵەبجە. لە ڕاستیدا ئەو هەنگاوە حاڵەتێکی زۆر ئیجابیە و برا جوتیارەکان ڕەنگە زۆر هەوڵیان دابێ زۆر شت لە دڵیان نابوو بێ بۆی بگەێنە کەس یەکەمی ئەم وڵاتە بۆی معانات و کێشە و گلەیەکانی خۆیان باسکەن گفتوگۆ لەسەر دۆخی کشتتوکاڵ بکەن ئەمڕۆ دەرفەتێکی زۆر باش ڕخساوە بۆ ئەوەی ئەو برا جوتیارانە بتوان ڕاستەوخۆ لەگەڵ جەنابی سەرۆکی حکوومەت ئەو گفتوگۆ بکەن. هەڵەبجە سنوورێکی زۆر بە فراوانی زەوی کشتتوکاڵی هەیە. هەر بە تەنها بۆ بەرهەمی هەنارە یا زۆر بەرهەمی تر هەیە چۆنەڵی کە سوودی لێوەربگیرێ بتوانێت خواست و پێداویستی ناوخۆ بکاتەوە. تاوان سنووری هەڵەبجە و دەشتی شارە زۆر بەگشتی و ناوچەی هەورامان ناوچەیەکی زۆر بە پیت و لەباری کشتتوکاڵیە. یعنی تۆ ناتوانی دەست بخەیتە سەر بەرهەمێک بڵێ ئەمە تاکە بەرهەمی ئەم منطقەیە لە بواری هەنار لە بواری پەتاتە لە بواری گوێز لە بواری دانەوێڵە لە هەموو بوارەکانی تری وەکو بڵێنەوەی پێڵای وترێت تەڕەکاڵ ینی ئەم منطقە ینی پشکی شێری هەیە و بەرهەمی زۆر جوان و ناوازەی هەیە کە پێشکەشی بازاڕەکانی کوردستانی ئەکات. دەبینین لە تەمەنی ئەم کابینەیە بەرهەمی ناوخۆیی هەنار دەکرا هەنار دەکرا کۆمەڵە بەرهەمی تر هەنار دەکرا ئەمە چ پاڵپشتیەکە بۆ بەرهەمی جوتیاران؟ بۆ لە ڕاستیدایکە لە گرفتە سەرێکیەکانی جوتیاران سەرڕای کەمی پێداویستەکان بۆ ئەوەی بتوانێت بەرهەمێکی ناوازە بەرهەم بێنێ بە بازارکردنی بەرهەمەکانیانە پارێزگاریکردن لە بەرهەمەکانیانە یەکە لەو هەنگاوانە ئەو ڕێگایە کە وەزارەتی کشتتوکاڵ گرتووەتێ بەر بۆ ئەوەی قەدەغەی ئەو بەرهەمانە بکاکە لە ناوخۆی کوردستان پێیەگەن. هەنگاوی دووەم ئەو هەنگاوە بوو کە لە 2 ساڵی ڕابردوو نێرا بوو ئەوەی بتوانێت بەرهەمی هەنار بەرهەمی پەتاتە ئەو بەرهەمانەی لە پێداویستی ناوخۆ زیاترن هەنادەی بازاڕەکانی دەرەوە بکەن چونکە خۆتەزانی کوردستان بازاڕێکی بچووکە و خاوەنی بەرهەمی زۆرە لە بواری کشتتوکاڵ زۆربەی کات خواست کەمترە لەسەر بەرهەمەکان لەو عەرزەی کە ئەخرێتە بازاڕەکان ومێ دەکەین لە ساڵانی ئایندوە ئەم هەنگاوە هەموو بەرهەمە کشتتوکاڵەکان بگرێتەوە و بە ڕێژەی فراوان بەرهەمەکانی کوردستان بچێتە بازاڕەکانی تایبەت بە ڕوبەری زەوی کشتتوکاڵی لە سنووری پارێزگای هەڵەبجە چەندەوەی کە تۆمار کرابێ لایەوە لە سنووری پارێزگای هەڵەبجە 134,000 دۆرم زەوی کشتتوکاڵی هەیە کە دابش بۆ بەسەر دێم و بەراوە هەموو جۆرەکانی کشتتوکاڵ لەم سنوورە بەرهەم ئێنرێ خاوەنی سەرچاوی ئاو و دەشتی بەپیتە سنووری پارێزگای هەڵەبجە. هیچ گۆڕانکاریەک لە بەرهەمە کشتتوکاڵەکانە کراوە ڕێنمایی درراوە بۆ نمونە ئێمە هەنارمان هەیە لەم سنوورە زۆر بە ناوبانگە هیچ گۆڕانکارێکتانەوە پەرەی زیاتری پێ بدەن شێوازەکەی بەرهەمەکەی تامەکەی ئێمە تەبان یەکێ لەو تەوەرانی کە بەردەوام لەگەڵ جوتیاران کاری لەسەرەکەین بە تایبەت لە ڕێگەی بەشی ڕێنمایەکانمانە ئەوەیە کە جوتیار وا لێ بکەین بەرهەمێکی ناوازە پێشکەشی بازار بکات جوتیار وا لێ بکەین
بەرهەمەکەی بە شێوازێک پاکێجین بکات کە بتوانێت سەرنجی کڕیار لە لای خۆی ڕابکێشێ. هەروەها جوتیار وا لێ بکەین ئەو بەرهەمەی ئێنێ بەشی زۆری بە خەڵکی بازار بێت، یعنی یەکێ لە گرفتە سەرچەکانی جوتیار ئەوەیە بە تایبەت لە بواری هەنارە ڕەنگە لە 20 بۆ لە 30 یا لە 40 بەرهەمەکەی بە کەڵکیەوە بێت بتوانێت بە هەنارێکی دەرەجەیەک لەناو بازار بیفرۆشێ. ما باقی بەرهەمەکەی تری ئەبێ بک بە ڕوبە هەنار و دەنگی هەنار و بە شێوازی تر ساقی بکاتەوە، بەڵام جوتیار تا بتوانێت ئەم ڕێژە بەرز کاتەوە داهات و قازانجی زیاتر ئەبێت. هەستەکان مەسەن لە تەمەنی ئەم کابینەیە پاڵپشتی بەرهەمی کشت و کاڵی کراوە؟ بەتەکید بەڕەخمی هەموو ئەو قەیرانانەی کە هەیە، بەڕەخمی ئەوەی کە بودجەیەکی زۆر باش و شایستە لە بەردەستی وەزارەتی کشت و کاڵ نییە، لەسەر چەندین تەوەر کاری باش کراوەی کێ لەوانەیە کە ئاماژەمان پێدا هەناردەکردنی بەرهەمەکان بۆ دەرەوە کە ئەوە هەنگاو و هەنگاوی یەکەم دەستی پێکردو و کە ئومێدی ئەوەی لەکرێت لە ئایندە فراوان بکرێ، هەروەها قەدەغەکردنی ئەو بەرهەمانەی کە لە دەرەوە دێن و لە ناوخۆ بەشی پێداویستی هەیە و هەروەها هاندانی و بەرهێنەران بۆ بەرهێنان لە کەرتی کشت و کاڵ. کەرتی گەشت و گوزار ئەو کەرتە بوو کە لە تەمەنی کابینەی نوێمدا گەشانەوەیکی باشی بەخۆیەوە بینی لە سەردانەکەیدا بۆ پارێزگای هەڵەبجە. جگە لە گرنگیدان بە کەرتی کشت و کاڵ و ڕێگاوبان بەڵێنێکی دیکە بوو لە سەرۆکی حکومەتەوە کە پاڵپشتی کەرتی گەشت و گوزار بکات لە هەرێمی کوردستان و بەتایبەتیش لە پارێزگای هەڵەبجە، چونکە داهاتی گەشتیاری تاکە سێکتەرە کە داهاتەکەی ڕاستەوخۆ دەچێتە ناو خەڵکەوە و زۆرترین خەڵکیش سوودی لێوەردەگرن. بەڕێزان ئەموتان زۆر بەخێر بێن، ماندوو نەبن. زۆر خوشحاڵم ئەمڕۆ لێرە لە ئەحمەداوا لە خزمەتیەوەی بەڕێز و خۆشەویستدام. بەڕاستی بیستم بوو کە شوێنێکی زۆر جوان و خۆشە، بەڵام ئێستا کە دەیبینم زۆر لەوە خۆشترە و دڵڕفێنترە کە تەسەورم دەکرد. ئێوە مەدەم ئەم شوێنانەتانە ئەکی دەبێ هەمیشە بە دڵێکی کراوە و بە زەوقێکی خۆشەوە سەیری ژیان بکەن. ئینشاڵڵا کوردستان هەمیشە هەروە ئەوەدان بێت. داواکاریەکانی خەمخۆران و دانیشتوانی شاری هەڵەبجە زۆرن کە پێشکەشی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کراوە. بەشێک لەو داواکاریانە خراونەتە بواری جێبەجێکردن. پارێزگای هەڵەبجە کەرتی گەشت و گوزاری بەناوبانگە شوێنی سەرنجڕاکێشی هەیە، گەشتیاری زۆر ڕوویتەیەەکە. هیچێک بووی لەوانی کە لە نزیکەوە لەگەڵ سەرۆگۆزیرانە کۆمەڵە داواکاریتان هەبوو بۆ باشترکردنی کەرتەکە. من پێم خۆشە بزانم ئەو داواکاریانەی ئێوە چی بوو، ئەمە چه خزمەتێک بە کەرتی گەشت و گوزاری هەڵەبجە شەکات؟ ئەمڕۆ داواکاریمان لە جەناوی کاک مەسرور و سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ئەوە بوو کە هاوکارمان بێ بەدامیکردنی خزمەتگوزاریەکانی وەکو ڕێگاوبان، سێتی تەوالێت، کارەبای باش و دامینکردنی پۆلیسی هاتوچۆ و کەرتی خزمەتگوزاری لە ناوچە گەشتیاریەکان بە عام زیاتر بکرێ و داواکاریەکانمان پێشکەش کردووە. یەکێکتر لە داواکاریەکانی کە بە شخصی داوام لێ کرد هاوکارمان بێ لە هێنانی کۆمپانیا گەورەکانی گەشتیاری وەکو کۆمپانیا یابانیەکان، چینیەکان. باشە، ئەوەی کە بەرەسان باست کرد داواکاری بووە لە نزیکەوە خۆی هەنێ لە شوێنە گەشتیارەکانی بینی بوو. ئەو سەرنجی چی بوو؟ چ پاڵپشتێکی بوو بۆم کەرتە؟ بەڵێ خۆی بە چای خۆی هات ئێرەی بینی کردی ئەوەی لە مێشکی منابووە تەخەیولم نەکردووە. ئێستا زۆر جوانترە ئەوەی کە لە مێشکی منابووە کە شواکەی زۆر جوانە و سروشتەکەی تایبەتە و زۆر دڵخۆش بوو کە ئێمە خاوەنی ناوچەی گەشتیاری لەو شێوازەی. باشە، دەبینین ئەمە لە ماوەی 4 مانگە دووجار سەرۆک وەزیران سەردانی پارێزگای هەڵەبجە کردووە بۆ سەرجەم سێکتەرەکان لە بوارە جیاوازەکان. ئێمە باسی کەرتی گەشت و گوزارەکەین، ئەمە دەبێتە هاندان و پاڵپشتیەک هەم بۆ خودی کەرتی تایبەت کە بێن وەبەرهێنان بکەن و پاڵپشتی حکومەتیانە هەمیش وەبەرهێنان لە بواری گەشت و گوزارە زیاد بێت. بە دڵنیاییەوە پاڵپشتێکی باشە بێت، دەرگایەکە بێت لە سەرجەم وەزارەتەکان بە تایبەت. ئێمە زۆربەی شەکانمان لە وەزارەتی داراییە هیوادارین ئەوە پاڵپشتێک بێت کە سەرۆک وەزیران و جێگی سەرۆک وەزیران گرنگیەکی تایبەت بە هەڵەبجەین، ئەوانیش کە داواکاریەکمانەچێت لە ئاستی بەرپرسیارەتیا بن. ژمارەی گەشتیاران بۆ پارێزگای هەڵەبجە چەند شوێنی گەشتیاریتان هەیە؟ بەڵێ ئەم ژمارەیە خۆشبەختانە ساڵ بۆ هەفتە بۆ هەفتە، مانگ بۆ مانگ لە زیادبوونایە و ئێمە 36 ناوچەی گەشتیاریمان هەیە. نامانێت باسی ڕقم بکەین چونکە هەستەکەین باش نییە،
بەڵام زۆر دڵخۆشین بەو پێشچوونانە و کەرتی ئابووری و سێکتەری گەشتوگزار بەعام ئەو خەڵکانەی کە لە کەرتی تایبەت و لێرە ئیشەکەن ینی گەشتێکیان پێوە دیارە. هەستەکەی لە تەمەنیەم کابینەیە کەرتی گەشت و گوزار ینی بەرەو پێشچوونی بەخۆی دیوە گرنگی پێدراوە لەلایەن حکوومەتەوە. کابینەی نۆ خۆی پلانێکی دەستەی گەشتوگزار کە لە کابینەی نۆ گرنگێکی تایبەتی یاوە بە سێکتەری گەشتوگزار خۆشبەختانە بەپێی ئەو پلانە درێژخایانی و پلانە هەست ساڵەی کە دایناوە چەند تارگێت و چەند ئاماجێکی دیاری کردووە. یەکێک لەوانە کە هێنانی گەشتیاری بیانی زیادکردنی ژمارەی گەشتیاری بیانیە ئەلحەمدولیلا وە سەرەداوەکان دەستی پێ کردووە، بەڵام بۆ ئەوەی ئەو ژمارە زیاتر بێت پێویستمان بەوەیە کە لە ئاسی پێشکەوتنەکانی دنیا بین بۆی ئەو ئامانجەی ئەو استراتیژیەی کە کابینەی نۆ دەستی گەشتوگزار دابشتووە وەکو خۆی جێبەجێ بکرێت. جۆرەکانی گەشتیاری لە هەرێمی کوردستان: گەشتیاری ڕەش، گەشتیاری تەندروستی، گەشتیاری ئاسایی، گەشتیاری ژینگەیی، گەشتیاری شوێنەوار، گەشتیاری بازرگانی، گەشتیاری وەرزشی، گەشتیاری هونەری، گەشتیاری پەروەردەیی، گەشتیاری کشت و کاڵی. شاری هەڵەبجە هەڵکەوتەی جۆگرافی و بەپیتی خاک و لەباری ئاو هەواکەی بووەتە هۆی ئەوەی بە جۆرەها شێوە تایبەتمەندی خۆی هەبێت بۆ هەرێمی کوردستان. لەبەر ئەوە کاربەدەستانی شارەکە داواکاری تایبەتیان هەیە. بەڕێستان وەکو پارێزگاری هەڵەبجە ئەو پرۆژانی کە زۆر گرنگن بۆ پارێزگای هەڵەبجە کە استراتیژین کە خزمەت بۆ پارێزگایە کرێت کاری لەسەر کراوەکو حکوومەتی هەرێمی کوردستان لەم دە ساڵە هەندێشتی باش بۆ هەڵەبجە کراوە، بەڵام برینی هەڵەبجە مێژووی هەڵەبجە خەمی هەڵەبجەونە گەورەیە بەم پرۆژانە باپرین بەتەنها سارەژ نابێ، بەڵام ئەم پرۆژانە ئێستا بەڕێز سەرۆکی حکوومەت، بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت، بەڕێز وەزیری ئاوەدانکردنەوە، وەزیری ناوخۆ، وەزیری کشت و کاڵ دەسێ و بەرێنان 22 دواتن بۆ هەڵەبجە بەردی بناغەی پردی تۆخۆت و جادی تۆخۆتیاندانا نزیک بە 32 میلیارد دینار کە ئەمە مەبلەغە و ئیشە و ئێمە یاداشتێکی نۆخاڵیمان خستە بەردەستیان تایبەتە بە جادەی بەمەوە، تایبەتە بە کۆلێژی پزیشکی، تایبەتە بە قەزابوونی خوڕماڵ، تایبەتە بە 200,000 مەتر با بڵین جادەی قیر، تایبەتە بە 500 کەس دەدامەزراندن، تایبەتە بە هەندێک پرۆژە کە لەسەر پەترۆدۆلارن بخرێتەوە ناوە بەرهێنان و تەرتیب کرێ، ئەمانە هەمووی لە مانگی دووە هاتە بواری جێبەجێکردن. ئەمڕۆ بەڕێزیان کە سەردانی کرد بۆ بەردی بناغەی پرۆژەیەکە بە ناوی سایلۆی هەڵەبجە کە بۆ 2 ساڵ تاو دەبێ و ئەم پرۆژێ 400,000 تەن گەرم لە خۆگرێ و هەنگاوێکی جددی و باشە بۆ بژانەوەی بینای تاحتی ژێرخانی ئابووری کشت و کاڵ کە لە هەڵەبجە گرنگی هەیە و ئەم پرۆژەیە بای 27 ملیارە دیارە ئەمانە وردەوردە ئەتوانم بڕێم سیمای بە پارێزگا بوون دەدا بە هەڵەبجە. پارێزگای هەڵەبجە جیاواز لە پارێزگاکانی تری هەرێمی کوردستان کۆمەڵە تایبەتمەندی هەیە لە ڕووی کشت و کاڵیەوە، لە ڕووی بازرگانیەوە، لە ڕووی گەشت و گوزارەوە. ئەمانە چۆن بەیەکەوە ڕێگە خرێتەوە بە سیستەم مەکرێ، عنی چونکە لە هەموو لایەکەوە سوود لەم سێکتەرە گرنگانەی پارێزگای هەڵەبجە وەربگیرێت. هەڵەبجە خاوەنی دەشتی شارەزورە کە دەشتی شارەزور پێنجەم زەوی یان چوارەم زەویە لەسەر گۆی زەوی بۆ بە پارەپیتی بۆ بە بەرەکەتی. ئەمە ئەبێ ئیسیسمار بکرێت و ئەمە ئەبێ و پەرەپێدانی بۆ بگرێت چۆن مەسەرەن پێویستم بەوەی من ڕێستۆرانتی نوێ بکەمەوە، ئۆتێل و با بڵێن کابیناتی جوانم هەبێ، شوێنی سیاحی و گەشتیاری ئەو خێزانەی ئەو عایلەی ئەو قوتابیانی لە شار و لە شارۆچکەکانی ناوڕاست خوار و عێراقۆ بێن هەست بە ئامان بکەن. هەڵەبجە گەشانەوە و بژانەوە بەخۆیەوە بینێ. من پێم وایە لەم 6 مانگە ئەو نۆخاڵی کە هاتووەتە بواری جێبەجێکردن و ئیشی جدی تیاکراوە لەگەڵ ئەمانەی ئەمڕۆوە لەگەڵ ئەمە ئەم سایلوە لە 6 مانگی داهاتوە ئەتوانین بڵین دەستێکی باشی خزمەتگوزاری ئاوەدانی ئیعمال لە شار و پارێزگای هەڵەبجە دەرەکەوێت. کاکازات ئێستا هەموو دنیا ئاراستەکەی بەرەو کەرتی تایبەتە کاراسانیە، مەسەن کەرتی تایبەت ئێستالی کارە ڕەخسێنێ لە پارێزگای هەڵەبجە چی بۆ ئەمە کراوە؟ ئێمە کەرتی تایبەت پێمان وتون وەرن بۆ بەرهێنان، وەرن زەویتان بینێ، وەرن کارئاسانیتان بۆ بکەین، وەرن سکۆریتی ئەمنیەتان بپارێزین. مەسەرەن خواڵ ناگرشت کراوە ئێستا کەرتی تایبەتی لە هەڵەبجە خەسەخانەی وەفای کردووە، کەرتی تایبەتی لە هەڵەبجە خەسەخانەی ئۆتیزمی کردووە، کەرتی تایبەتی لە هەڵەبجە ڕەوزەی کردووە، مەکتەبەی کردووە، مزگەوتی کردووە، مەکتەبەی گشتی و عامەی کردووە، ینی ساحەی تانتانی کردووە. بەڵام ئەمانە بۆ هەڵەبجەیەکە 100,000 نەسەمەیە بەس ناو شارەکەی
بۆ هەڵبجەیە کە 10,000 خریج و دەرچووی ماحات پەیمانگا ئامادەیی بە کالۆرز ماستەری هەیە ئەمە بە تەنها کافی نییە ئەبێ لە پاڵ پلانی حکوومەتی هەرێم کە هەڵبجە دەبێ بە پارێزگا و هەڵبجەش حکوومەتی هەرێم کروجی پارێزگا و ئەو سیمایش کە ئێستا هەیەی ئەو پێکەوە ژیانە ئەو ئەعمارە هەمووی بەرهەمی کابینەکانی حکوومەتی هەرێم و بە تایبەتی کابینەی نۆمە ئەبێ شان بەشانی کردی تایبەت ئیشەکە بکەن پێم وایە ناڵێم زۆر قورسە بەڵام ئاسانیش نیە. ئەو پرۆژانەی لە ماوەی 4 ساڵدا بۆ شاری هەڵەبجە ئەنجام دراون. دانانی بەردی بناغەی پرد و شەقامی تووەقوت بە تێچووی 32 ملیار دینار، شەقامی بەمۆ، کۆلێژی پزیشکی، قەزابوونی خوورماڵ، 200,000 مەتر شەقامی قیر، دامەزراندنی 500 کەس، دانانی بەردی بناغەی سایلۆی هەڵەبجە.